پاش شکستەکانی ڕیفراندۆم و بەدەسەوەدانی نیوەی خاکی کوردستان و تەسلیمکردنی داهاتی نەوت و فڕۆکەخانە و خاڵە سنووریەکان، ئێستا بۆ پەردەپۆشیە و شکستانە پارتی و یەکێتی بانگەشە بۆ یەکریزی و تەبای نێوماڵی کوردەکەن. کاندیدێکی کۆمەڵی ئیسلامیش بۆ پەرلەمانی عێراق لە دیبەیتێکدا کارنامەی کۆمەڵی ئیسلامی بۆ یەکریزی لە بەغداد خستە ڕوو. ئاماژەی بۆ ئۆشکری یەکریزی لەسەر بنەمای کۆیلایەتی و پاشکۆیەتی قبوڵ ناکرێت. ڕاشی گەیاند بانگەشەی یەکریزیە و حیزبانە تاقی کراوەتەوە و ئەوان تەنیا لە شکستدا یەکریزیان بیر دەکەوێتەوە. ئێمە پێویستیمان بەو یەکریزیە هەیە بکرێ و ئەو یەکریزیەش لەسەر حسابیەوە ناکەس پاشکۆ بێ. ئێمە گەشتینەوە قەنەعەتەی کابێ هەمومان بەرنامەیەکمان هەبێ، کارنامەیەک ئێمەی حیزبە کوردستانیەکان و پەرلەمانتارانیش کە نوێنەری ئەو خەڵکەین لەناو نوێنەری حیزبەکانیشین. ئەمە کارنامەی ئێمەیە. حیزبی دەسەڵات گەورە و بچووک ئەوانەی کە کورسی هەنن لە پەرلەمانی عێراق ڕازین بەم کارنامەیە لە جیاتیەوەی شەڕی پۆستی سەرۆک کۆمار و سەرۆک وەزیران و وەزیری دەرەوە و ناوخۆ چی بکەین، شەڕی میلەت بکەین. ڕازین ئەم کارنامەیە کێ لەگەڵمانە جێبەجێی کە وەرن هەمومان وەکو یەکین و دارا محەممەد ئەمین لەبارەی سیاسەتی حیزبەکان و ئەدای ئەندامانی پێشووی پەرلەمانی عێراق ڕەخنەیتون لە هەردوو حیزبی دەسەڵاتداری هەرێم دەگرێت. پێشی وایە لە هیچ قۆناغێکی هەستیاردا و دوو حیزبە بۆ ڕای پەرلەمان نەگەڕاونەتەوە، بەڵکو ژێربەژێر و لە ڕێی وەفدەکانی حکوومەت و بەناو سەرکردایەتی کوردستانداش عێراقەوە ڕێکەوتنیان لەگەڵ بەغداد کردووە. دەرەنجامی ئەو سەرڕۆیەش لاوازکردنی کورد لە بەغداد و ناوچە دابڕێنراوەکان بووە. جارێککە حیزب بڕیاردا لە جیاتی پەرلەمان و شەخص بڕیاردا لە جیاتی حیزب و پەرلەمانتارێکی بەدەست نەبێ. لە هەموو ئەو کۆبوونەوانەی لە بینی هەرێم و عێراقی فیدراڵا دروست بووە لە دوای ڕوخانی ڕژێمەوە دەیان و سەدان کۆبوونەوە کراوە لە 2005ەوە هەتا ئێستا بڕوا ناکەم لە 5 کۆبوونەوەیانە پەرلەمانتارەکانیان لەگەڵ خۆیان بردبێ. پەرلەمانتار لە بەغا ئاگای لە هیچ نەبووە، هاتوونەوە وەفدەکە هاتۆتەوە هەولێر لەوێت تەلەفۆنێکیان کردویان و تویانەکە کە بۆ ئەم وەفدە هات پرسی بە ئێمە نەکردو ئێمەی لەگەڵ خۆمان نەبر بۆ کۆبوونەوەکان. هێڵە گشتیەکانی کارنامەی کۆمەڵی ئیسلامی بۆ پەرلەمانی عێراق بەدەستهێنانی مافە سیاسی و دارایی و دەستوریەکان و گێڕانەوەی ناوچە دابڕێنراوەکانە. بۆ بەدەستهێنانی ئەو مافانەی خەڵکی کوردستان کۆمەڵی ئیسلامی یەکریزی ناو ماڵی کورد بە پێویستیەکی حتمی دەزانێت. بۆ ئەو مەبەستەش بانگەوازی سەرجەم قەوارە کوردیەکان دەکات بەبێ گوێدانە بەرژەوەندی تایبەت و شەڕی پۆست و کورسی کار بۆ پاراستنی کورد لە بەغداد بکەن.